بەڵێ لەسەر پرۆژەکانی کابینەی نوێیەم لە سلێمانی من میوانێکەمەیە حەسەن جەباری چاودێری سیاسی لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمە بێ کاک حەسەن ئەگەر وەبیری بینینەوە کە سەرۆکی حکوومەت لە ماوەکانی ڕابردووە بۆ خۆی سەردانی پارێزگای سلێمانی کرد و لەگەڵ بەرپرسانی ئیداری ئەم پارێزگایە کۆبووە و داواکاری کۆمەڵێک داواکاریان هەبوو بێگومان خستیانە بەردەم سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانەوە پاشان لەگەڵ چین و توێژە جیاجیەکانیش دیداری هەبوو کە کوردستان 24 ئەو دیدارانەی پەخش کرد لەوێش کۆمەڵی داواکاری لەلایەن خەڵک و چین و توێژەکانەوە هەبوو دوێنێش با بڵێن سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران هاتووەتە ئەوێ بۆ بەدواداچوون و جێبەجێکردنی ئەو داواکاریانە یعنی بۆ سەرپێخستنی ئەو داواکاریانەی ئیدارەی پارێزگاکە ئەم هەوڵانەی کابینەی نوێیەم چەندێک کاریگەری لەسەر بوژانەوەی پرۆژەکان بە شێوەیەکی گشتی لە سلێمانی سپاس کاک ئەمار زۆر سپاس بۆم دیدارە دیارە هەموو لایە کاگەدارین جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی لەوەتەی دەست بەکار بووە لە کابینەکە کارنامەیەکی بوو کە لەبەر دەم پەرلەمانە خوێنرایەوە و مولزم بوو بەو کابینەوە کە خزمەتی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان بکاوەکو یەک یعنی ئەمە جێی خۆشحاڵەیە کە خەڵکی زاخۆ خەڵکی سلێمانی خەڵکی هەڵەبجە ئەو ئیحساسیان لا دروست بێ سەرۆکی حکوومەت هیچ جیاوازیەک هیچ جۆرەك فەرق و جیاوازیەک ناکات لە بینی پارێزگایەک بۆ پارێزگاری کە سەبارەت بە پرسیارەکە ڕاستەوخۆ جەنابی کاک مەسرور کە بە شێوەیەکی مەیدانی هات کۆبنەوەی لەگەڵ پارێزگاری سلێمانی کرد هەروەها سەردانی هەڵەبجەی کرد سەردانی شوێنە جیاجیەکانی کرد بۆ خۆی کۆمەڵی داواکاری و پێشنیار هەبوو بۆ ئەو پرۆژانەی کە گرنگن جێبەجێکرد دوای ئەوەی بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە بۆی لە بڵین لە شێوازی ڕاوێژکاری و قسەکردن و بچێتە جێبەجێکردن و متابعە بکرێ کە متابعە یەکێکە لە شتە هەرە گرنگەکانی و حکوومەتەکە ئێمە احساسمان پێکردووە هەستمان پێکردووە هەمیشە ئەو قسانی کە ئەکرێ ئەو قسانی کە جەنابی سەرۆکی حکوومەتی کە لە هەر شوێن و لە هەر جێگەیەک بێ ئەیەوێت بە فعلی جیاواز بێەوە بەردەوام تاکی دەکاتەوە ئەو پرۆژان چەندی جێبەجێ کردووە گەشتۆتە چی قۆناغێک بۆیە ئەمجارە ئاگامان لێبوو کە کاگومێت سەباح وەکو سەرۆکی دیوان کە خۆی هات لێرە سەرپەرشتی یاخود چاودێری پرۆژەکەی کرد و بە فعلی چووە شوێنی مەیدانی پرۆژەکە کە 100 مەتری بۆ خۆی پرۆژەیەکی استراتیژی گەورەیە و پڕبایەخە بۆ خەڵکی سلێمانی کە خەڵکی سلێمانی بەڕاستی بە هەموو چین و توێژەکانە و بە هەموو ڕەنگەکان و شایستن کە خزمەتگوزاری زۆریان پێشکەشکرێەوە بە جۆرێک لە جۆرەکەکان ئەرکیە هەم حکوومەتی لۆکاڵیە هەم ئەرکی حکوومەتی ئێمەیە کە جێبەجێکە بۆیە لەوێ بەڵێنی یا بۆی کە من ئاگدار بوون کام پرۆژەیە چی پێویست بێ و چی کەم و کوڕێکەیە کە جێبەجێکە و قۆناغ بە قۆناغ بچێتە پێشەوە هەڵبەتە ئەوەی من ئاگدارم یاین دیداری جیاوازی شەبووە لە زانکۆ لە شوێنی کەش کە پرۆژیان بۆ بکرێ هاوکاریان بکرێەوە دەعم بکرێن لە هەموو ڕوویەکەوە بۆیە پێم وایە قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەت هەموو لایەکیسا ئاگدار لەو کارنامەی کە هەیەی لەو بەڵێنانەی کایەتی لە هەڵەبجە و لە سلێمانی لە شوێنەکانی کە خاڵ بە خاڵ جێبەجێکرێەوە خەڵک لەم سەکات چکە مۆزوعی حکومڕانی مۆزوعی خزمەتگوزاری مۆزوعی گەیاندنی خزمەت بە خەڵک شتێک نییە یانی تۆ بڵێ ئەمە بابەتێکی ئینشاییە و تەکنیکی وشەیە و ڕیزەکرێ بابەتێکە خەڵکەکە احساسی پێکا و لەمسیەکە و ئەبێ هەبێت وابێ یان جێبەجێ بکرێ بۆیە هەمیشە من باز لەواکەمەوەی احساسم پێکردووە ئەوەی هەستم پێکردووە کە ئەم جارە سەرۆکی دیوان کە هاتوۆتە ئێرە لەگەڵ پارێزگا دانیشتووە بەشێک لە دەسەڵاتە فعلیەکانی خۆی وەکو ئەنجومەنی وەزیران وەکو سەرۆکی دیوان دراوە بە پارێزگاکان بە تایبەتی بۆ سلێمانی بۆ ئەوەی ئەو سەڵاحێت و ئەو دەسەڵاتە بە تایبەتی لەسەرەوە قسەکەین کاک حەسەن لەسەر شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان قسەکەین بە وردی قسەکەین کە کاریگەری چییە بێت بەڵام ئەمەوێ بپرسم کە ینی لێرە و لەوێ زۆر جار دەنگە و قسە هەبوو لەسەرەوەی کە جیاوازی ئەکرێت لە پرۆژەکان لە نێوان پارێزگاکانە تا چەند کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانی بەو کارانەی کە لە سلێمانی ئەیکات ئەم دەنگۆیانە تا ڕادەیە کە بکاتەوە و ئەوە بشان بات نەخێر لە سەرانسەری هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە و کارەکانی خۆی پێشکەشەکە
کاک عەمار بن پێم وایە بەڕاستی ئەبێ خەڵکی سلێمانی بە تایبەتی کە باسمان لە پرۆژەکانی سلێمانی و هاتنی جەنابی سەرۆکی حکومەت بۆ ئێرە و دوای بۆ متابعاکردن و بۆ جێبەجێکردنی کارەکان کاگومێت سەباحی ناردووە ئەبێ خەڵک لە گۆشەنیگای بڵین بۆ نمونە فەیسبوک یان سۆشال میدیاوە تەماشای حکمڕانی نەکا و چیکراوە چی نەکراوە ئەبێ لە ڕوانگەی ئەوە سیرکە لەسەر خاک لەسەر عەرز چی تەقدیمەکرێ و چی ئەکرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆم شارە چکە ئەم پرۆژانە کە بڵین سەرۆکی دیوان کە هاتووە تێرە لەگەڵ پارێزگار دانیشتووە لەسەر نەخشە ڕێگەی کە هەیەە لەسەر هەموو شتێک قسە کراوە ئەوەندی من زانیاریم هەبێ بڕاو کە حتا کوردەکاری کردووە چی شتێکیان پێ باشە کە ڕۆتین کە مەکاتەوە فەرموو ئەوە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی بڵین دیوان حازرە بۆ ئەوانە کەم کرد دوو شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆی بتوان مەسەن پارێزگا زیاتر ئەدای ئەکتیف کات و لە خزمەت خەڵکا بێ کردێتی سێ ئەگەر ئەو میزانی و نەسری لە بەردەستیانە وەکو پێویست ڕەنگە بەشی شوکارەکانی محافەزەی سلێمانی نەکراوە دڵنیام لەوەش قسەکراوە گفتوگۆ کراوە کە بتوان لە ئایدەیەکی نزیکە ئەوەشان بۆ بکەن و هەروەها لە دەسەڵاتەکانی کەی تەنفیزی و زیاتر ئیحتیمام بدرێ بە شتی ئیستیسماری یان زیاتر ئەوەی کە ئەچێتە قازانجی خەڵکەوە ئەوەی کە بڵین هاوڵاتی سنتەرە بێ بۆ خزمەت گوزاریەکان ئەوە گرنگترە من تایتڵێکە زۆر جار باسی یەکەم ئەڵێم زوو ئابووریناسەکان وایان و تۆ ئێمەش لەسەر ئەو نەهجە ڕەنگە هەستکەین حکومەت دەڵێ بەرژەوەندی گشتی بەرژەوەندێکی درۆزنانەیە ئەگە بەرژەوەندی منیتیان نەبێ کەواتە کە حکومەت جادەیە قیرتاوەکە ئەو بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی منیتیایەوەکۆ هاوڵاتی کە پرۆژەیەکی ڕێگەوبانەکە بەرژەوەندی منیتیایە کە خزمەتگوزاری جۆرا و جۆر لە ئاو کاربا تەقدیمەکە ئەوە بەرژەوەندی منیتیایە کە ژینگەکەم پاکە بێ ئەوە لە کۆی بەرژەوەندی گشتیە بێ خەڵک وە بەرژەوەندی بخوێنێتەوە بەرژەوەندی گشتی وا بخوێن نەکو تایتڵێک بێ بۆ ئەوەی خەڵک چاواشێک بەڵکو لە وردەکاریە ئەمەیە ئەسڵی مەبەستەکە و ئەسڵی ئامانجەکە و تارگێتەکە لەسەر ئەمەیە ئەبێ من وا بیخوێنمەوە کە جادەکەم باش بێ کە 100 مەترێکە تەواو بێ کە ئاوم ڕێک و پێک بێ کە ژینگەم پاک بێ کە قوتابی بۆ مناڵەکان بۆ کچ و کوڕەکان باش بێ کە دەرفەتی کار لە خلالیەوەی پرۆژەی ئیستیسماری و بەرهێنان لە شارەکەم زیاکە دەرفەتی کار زیاد کە تەسیرەکاتە سەر کۆچی گەنجان ئەمە هەمووی ئەو تایتڵێک کە پێڵێن بەرژەوەندی گشتی و حکومەتی هەرێمی کوردستان زۆر مەبەستێتی کە خزمەتی هاوڵاتیان کە و ئەوە هەم لە واقع ئاپشان بە هەم ئەو واقعیش بگۆڕێ یعنی واقعێکی زۆر خراپ هەندێک لایەن هەندێک جێگان دی سۆشال میدیا کاری لەسەرەکە کە ئەم حکومەتە ڕەنگە دوور بێ لە سلێمانی بەڵام ئەم کابینە ئیسباتی کردووە ئەم بەسەردانی مەیدانی خودی جەنابی سەرۆکی حکومەت بۆ شار و شارۆچکەکانی شەتوانم بڵێم لە سلێمانی لە دەوروبەری سلێمانی و لە هەڵەبجەوانە کە ئیسباتی کردو ئەوێ نزیک بێ هەتا بڕاوکە لە سێکتەرەکانیش ینی ما ناتۆ بەس ئیتیمان بە ڕێگە بەس بە ئاو یانیمە بینیمان ئەو بەنداوانی کە کراوەتەوە یانیم حکومەتە لە ڕووی استراتیجیەوە ئەوێ خزمەت بە خەڵک بکە و ئەوێ بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان حتاکو لە ڕووی وەرگرتنی موچەوە گەر بەراوردێک بکەین ئەم کابینێ محاولەی کردووە مۆزوعی پاشەکەوت مۆزوعی التیزاماتی دارایی و شایستە مەسەن بۆ نمونە من شتێکی بۆ باسەکەم زۆر گرنگە کە خەڵک داوای لەم حکومەتە کرد خەڵک داوای لەم حکومەتە کرد یعنی ئەوت کاکە بۆ نەوت ڕادەستی حکومەتی عێراق نەکەینەوە بۆی موچەمان بێن بڕاوکە لە خلالی ئەوانە یعنی حکومەت ئەوەشی جێبەجێکە گە سەیریکەین داهاتی نەوتی مەسەن چەند بەرمیل 425,000 بەرمیلە بوو ئەو 400 تەزدیرەکە 25,000 بۆ ئیستیهلاکی ناخۆیە ئیسا ئێمە بڵین ئەوەی کە ڕادەستی حکومەت کراوت لە پێناو چیە لە پێناو تەنیا یەک ئامانج بووە ئامانجەوەی خزمەتی فەرمانبەرانی خۆمانکەین چکە تۆ کاتێک خزمەتی فەرمانبەرانی کە حەلەقەیەکە لە ڕووی اقتصادی و باسیەکەن کە چۆی گیرفانی فەرمانبەر کەواتە بازاریشە بژێتەوە خەڵکیشە بژێتەوە خەڵکیش سفادا کە کاتە حکومەتە خەمخۆری زۆر یان تارگێتەکەی لەسەر هاوڵاتیە تارگێتەکەی لەسەر خزمەتکردە بۆیە ینی ئەمێ ئەوە تەکمیلەکەم بۆ جەنابە حتاکو لە مۆزۆی تاکس و زەریبە و ڕسومات و کە هەندێک لێی هەبووە هەندێک تەبینیە بۆ ئیسا ئەو تاکس و زەریبە و ڕسوماتش ینی ئەویش کەم کراتە بۆی ئەوانی لە پرۆژەکانە ئیشەکان لە کارگەکانی ئیشەکەم توان زیاتر خزمەتکەن لە کۆتاییە
هاوڵاتی مستەفید بێ لەو پرۆژان لەو خزمەتگوزاریانەی کە تەقدیمەکرێ. کاک حەسەن ینی زۆر جار خەڵکی ئاسایی و تەنانەت ئیدارەی خۆجێیی پارێزگاکان بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی داوایان لە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانە کرد خۆی بێتە پارێزگاکانیان و ڕاستەوخۆ گوێ لە داواکاری و کەم و کوڕیەکانیان بگرێت سەرۆکی حکوومەتم کارەی ئەنجامدا و ئێستاش بەردەوامە ینی زیاد لە جارێکیش سەردانی و ناوچانەی کرد بەردەوامە لە جێبەجێکردنی داواکاری و ئەو پرۆژانەی کە ئەوان داوایان کردووە. ئەمەوێ بپرسم ئەمە لای خەڵکی ئاسایی ڕنگدانەوەی چیوە ئەوان چۆن باس لەم هەنگاوانە؟ پێم وایە هەر حکومەتێک کە سەرۆکی حکومەتێک نزیک بێ لە هاوڵاتی خۆیەوە نزیک بێ لەوەی دیداریان بکە کارێکی باشە. بەرنامەی جنابی سەرۆکی حکومەت هە لە سەرەتاوە ئەوە بووە کە نزیک بێ لە هاوڵاتیانەوە و من ئاگادارم لە مینبەرە جیاجیاکان ینی ئەوەی سەردانی شوێنە کشت و کاڵەکانی کردووە سەردانی چێڵگەکانی کردووە حتا لە کاتی بەروبوومەکان چینەوەی بەروبووم سەردانی جوتیارەکانی کردووە لەگەڵیانە دانیشتووە چایەکی خواردووە حتاکو دیداری تەلەڤیزیۆنی ساز کردو بۆ چین و توێژی جیاواز بۆی هەرچی وەسیلەیەکێ بەکاری هێناوە بۆی بێوێ نزیک بێ لە حەقیقەتی واقعی خۆمان یانی بۆی مەسەن بۆ نمونە منەوە ڕاشکاوانە باسیەکەم ئەو حکومەتە سەرکەوتووە ئەو سەرگۆزیرانە سەرکەوتووە کە نزیک بێ لە دڵی هاوڵاتی خۆیەوە کە نزیک بێ لە معاناتی هاوڵاتی خۆیەوە ئێمە زانین لە ماوەی ڕابردووە چەند مۆزوعی سووتان هەبوو لە هەولێر لە شوێنەکانی کە هەمیشە سەرۆکی حکومەت ئیکتیفای نەکردووە بۆی بەنامەیەک دەرکا بۆی پرس کۆنفرانسێکی بە خۆی چوەتە ناو حەدەسەکە خۆی چوەتە ناو شوێنەکەەوە مەسەن لافاو بوو بێ سووتانی شوێنێک بوو بێ حەدەسێکی گرنگ بوو بێ ئیعازیا بە پارێزگاکان لەسەر خەت بۆ لەگەڵیان بەڵام بەوەی ئیکتیفای نەکرەوە خۆی مەیدانی چوەتە ئەوێ قسەی کردووە و دوای قسەکان ینی بەجددی ڕووی کردوەوە محافظ لە هەر شوێنێک داوای جەدوەی کردووە جەدوەیەکی بۆ بخەنە بەردەست بۆی بتوانین بە زووترین کات قەرەبوو کراوە هەموو ئەو بەڵێنانی کە دراوە هاوڵاتی ئێمە یان کەسی زەرمەند بووە هەستی کردو بۆیە من لێرەشەوە لەم منبەرەوە داواکەم جەنابی سەرۆکی حکومەت وەکو خودی خۆی بەردەوام بێ لەوەی نزیک بێ لە هاوڵاتیانەوە لەوەی نزیک بێ گوێ لە کێشە و گرفتەکانی بگرێ بەپی توانە بەپی ئیمکانیت بەپی ئەو دەرفاتانەی کە ئەکرێت چکە بڕوا کە خەڵکی ئێمە بە حکمەوەی ئێمە دەوڵەت دین ئێمە حکومەتی هەرێم خۆ دەزانین لە چوارچێوەی عێراقین بەڵام ئەگە خۆمان بەراوردکەین لەگەڵ بڵین بەشەکەی عەرەبی عێراق وا ناوی بنووسین لەوانەیە لە ئاستێکی زۆر بەرزابین لە ڕووی بڵین لە ڕووی چی باسکەی خزمەتگوزاری لە ڕووی گشتگوزاری لە ڕووی ئەمینی و ئارامی و ئیستیقراری کە ئەمانە سەروەتێکی گەورەی بۆ ئێمە و زۆر گرنگە فعلا منەوەی کە ئەمەیە جوابی ڕاستەوخۆی جەنابەت بنە هاوڵاتی ئێمە لە سلێمانی هەستەکە ئەم کابینەیە باشتر و چاکتر و نزیکترە لی وەک لەوانەی پێشتر لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ هەمووی شەباشانی کە کراوە لە ڕابردووشە طبعاً بەڵام ئەوەی گرنگە ئەم بەردەوامی هەبێ ئەم متابعەیە هەبێ ئەم چاودێری من لێرەش داواکاری ئەوەکەم متابعە و چاودێری و بەردەوامی زۆر گرنگە بۆی هاوڵاتی ئێمە یعنی بەڕاستی هەست بەو ئارامیە بکە هەست بەو ئیحساسە بکە ئەم حکومەتە ئاگای لێتی کە هەوڵەکانیش دیارن ینی وەکو باسم کە هەوڵەکان دیارن و یەکێ لەو هەوڵە گرنگانە مۆزۆی هەژماری منە کە فەترەیەکی زۆر و هێرشێکی گەورە ئەکرا زۆر سەرم پرۆژێ بەستا خەڵک وردە بۆی ڕوونە بێتەوە چەند گرنگنە و پرۆژانە بۆ فەرمانبەران بۆ هاوڵاتیان بەگشتی. بەڵێ حەسەن جەباری چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز.